هونەرمەند ئاکام شێخادی کە یەکێک بوو لە بەشداربووانی پرۆژە میوانە لە لامان و گفتوگۆی زیاترەکەین. ئاکام سڵاو لێبێ بەخێر بێ. زۆر سپاس. کەمێک سەیرە هونەر و کولتوری جیاواز لە سعودیا چی لەوێ دەگوزارێت؟ چ گۆڕانکاریەک هەیە لە سعودیا؟ سەرەتا سوپاس بۆ میوانداریە دەستان خۆش بێ. سعودیە بەم دوایانەوەکو لای هەمووان ئاشکرایە بە ڕووی دنیای زیاتر کراوەتەوە و بابەتە کللتوریەکانیش بۆ سعودیە ئێستا بابەتێکی هەنووکەی و گرنگەکەیەوە لەو ڕێگەیەوە زیاتر داغڵ بە دنیای مۆدرنە بێت بە هاوبەشی لەگەڵ بابەتی معمار و تەلارسازی و بە پازارکردن لە ناو شانشینی سعودیەیە. لەم هەوڵەیە ئەمە دووەم هەوڵی سعودیە کە لەگەڵ وڵاتێک لەگەڵ وڵاتێکی دەرەوەی خۆی نمایشیشی ئاوا گرنگ و گەورە بکات. لە دووەم نمایشیدا لەگەڵ عێراق واتە کۆمۆنگراوند خاکی هاوبەش لە نێوان دوو سەقافەیە بگوی سەقافەی سعودی و سەقافەی عێراقی بوو کە سەقافەی عێراقیش پێکاتووە لە کورد و عەرەب و خۆتوزانی لە ناو نمایشەکە بەشدار بوون. ڕێخەرانی ئەم پرۆژەیە کێ بوون و ئەو کارانەی کە هەڵبژێراون ئایا داواکراو بوو یان حەزی هونەرمەند و هونەرمەند خۆی کارەکانی دەنارد؟ خۆی لە ڕاستیە دوو ڕێخەر هەبوون. تەمارەت چەرەبی ڕێخەری بڵێن بەشی عێراقی بوو و جومانەغوث ڕێخەری بەشی سعودی بوو. هەڵبەت ئەم کارە هاوبەشە لە نێوان سەقافەی عێراقی و وەزارەتی سەقافەی سعودیا ڕوویا بوو کە ئەم دوو کیورێتەریان دانابوو بۆ ئەوەی کە کارەکە ڕێک بخەن. هەر کیورێتەیەکیش بەپێی بیر و بۆچوونی خۆی کە چەند کارێک هەڵبژێرێ پەیوەست بێت یان باسکردنیشی تەواوەتی بێ لە هونەری هاوچەرخ لە وڵاتەکەی خۆیە. بۆ ئەم مەبەستە هەردوو ڕێخەر بدوای ئەو کارانەیە گەڕابوون کە بە هەموو ئارتێستەکان سوڕەیەکی تەواوەتی وڵاتەکە پیشان بن لە مەجالی ڤیژۆڵ ئارتە. بەڵێ ئێوە وەکو هونەرمەندانی کورد چ ڤیژۆڵێکتان نمایش کردبوو؟ وەکو هونەرمەندی کورد ئێمە چەند هونەرمەندێکی کورد لەم بەشدار بووین. من بەشدار بووم، سیروان باران بەشدار بوو، هیواکەی بەشدار بوو و هەروە هونەرمەندێکی کوردیش کە بەڵام ئەو لەگەڵ وڵاتی سعودیا بەشدار بوو کاک شۆڕش. بەڵێ ئەم ئارتێستانە بەشدار بووین لێ. بەڵێ سەرکەوتوو بن. خاکی هاوبەش چه هاوبەشیە کوردستان و سعودیا پێکەوە دەبەستێتەوە؟ بابەتی هونەری مۆدرن خۆی لە خۆیدا باسکردنێکی جیاوازتری شتەکانی ترە. ئەمەش وەکو هەنگاوی یەکەم پێم وا بێ کە توانێت کاردانەوەی باش لە داهاتوە دروستکە و پەیوەندیشی تونگ و تۆڵتر دروست بکە. ئێمە بتوانین لەگەڵ هونەرمەندانی سعودیەوە سوودوەرگرتن لە ئەزمموی یەکتر بتوانین ئەو پردی پەیوەندیە دروست بکەین. ئاکام ئەمەیە بپرسم ئایا ئەم کارانە هیچ ڕێگریەک هەبوو لە نمایشکردنیاندا؟ خۆی لە ڕاستیە کاتێک کە بەڕاستەوخۆ بەر ئەو جۆرە نمایشاکەوی لە وڵاتێکی تازی وەکو سعودیە کە بە تایبەتی بابەتی هونەری بۆ سعودیە وەکو ببەم شێوازەی کە ئێستا هەیە بۆ ئەوان تازەیە. بەڵێ ئەتا ڕادەیەک پۆلیسیەکە بوو کە زۆر بابەت کە بە تەواوەتی ڕەبەت بۆایەتەوە بە بابەتی سیاسی یان باسکردنێکی دەسەڵات یان تائیفی ئاینی ڕێگر بوون لەوەی کە نمایش بکرێت. تا چەند گرنگە ئەو هاوپەیمانیەتیە ئەو کۆنتاکتە هەبێت لە نێوان شانشینی سعودیە و بۆ نمونە عێراق بە تایبەتی کوردستان وەکو هونەرمەندان؟ بەڕاستی زۆر گرنگە تۆ بتانی پردی پەیوەندی لەگەڵ سەرجەم وڵاتان دروستکە و بە تایبەتی وڵاتانش کە نزیکترن لە کللتوری خۆتەوە یان هاوبەشیشی کللتوری لە مێژینەتان هەیە. بۆی بابەتێکی زۆر گرنگە کە بتوانین ئەوە دروست بکەین و سوودوەرگرتن لە ئەزمموی یەکتریان سوودوەرگرتن لە کاپیتالیزمی یەکتر بۆ بابەتە هونەری هاوچەرخەکان هەتا ڕادێکی زۆر پێویستە. بەڕاست باشە. ئەمەیە بپرسم ئەم هاوبەشیە پێچەوانە دەبێتەوە بۆ نمونە لە ڕیازی پایتەختەوە ئەتوانن کەسانێک داوەتکەن بۆ کوردستان هونەرمەندان مەبەستمە و هەمان پرۆژە دووبارە بێتەوە لە کوردستان و عێراق؟ خۆی لە ڕاستیە دووبارەبوونەوەی هەمان پرۆژە لەسەر ئاستێکی گەورە ئاکرێواتە پێویستی بە وەزارەتی سەقافەی عێراقی یان پێویستی بە وەزارەتی بڵێن سەقافەی کوردستانی خۆمانەوەیە تاکۆ لەسەر ماستە هیچ قسەیشی وان نەکراوە. بەڵام لەسەر ئاستی شەخسی یان لەسەر ئاستی ئۆرگانایزی بچووک بەڵێ ئەو کۆنتاکتانە دروست کراون بۆ سەردانکردنی هونەرمەندانی سعودی بۆ خاشی کوردستان و بە تایبەتی بۆ سلێمانی و دروستکردنی چەند نمایشێک لە ئایندەیە کە پێچەوانە ئەمجار ئێمە ئەوان بتوانین بانگێش بکەین بۆ ئێرە.
هیچ کۆنتاکتێکتان کردووە لە ئایندەیە ئەوانیش بێنە کوردستان؟ بەڵێ کۆنتاکتمان کردووە مانگی 3 ساڵی داهاتوە بەشێک لە هونەرمەندان و بەشێک لە ڕێخەرە گەنجە تازەکانیان سەردانی کوردستانەکەن بە مەبەستی هەم بینینی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی و مەبەستی ئەوەشی چۆن بتوانین لەسەر چ کۆنسێپتێک پێکەوە ئیش بکەین. بەڵێ ئەم هونەرمەندانی کە لە کوردستان بەشداریتان کردووە لە ریاضی پایتەختی سعودیە کێو بوون وەکو باسەکردناوەکان بەڵێ باسە کرد بەڵام هونەرەکانیان ئایا چ کۆلێکشنێکی دروست کرد بوو پێکەوە؟ بەڕاستی ئەو هونەرمەندانەی کە بەشدار بوون هەر یەکەمان بە میدیەمێکی جیاواز بەشدار بووین و لێرە پێم خۆشە سەرەتا پێم وایە بێ ناوی کاگوەلیدم لەبیر چوو وەلیستیش بەشدار بوو هەر یەکەمان کە کاکشێرکۆش بەڵێ کاکشێرکۆش بەشدار بوو هەر یەکەمان بە بابەتێک بەشدار بووین بۆ نمونە میدیەمی من میدیەمی فۆتۆگرافی بوو و میدیەمی کاکسیروان میدیەمی پینتین بوو و هیواکەی و کاکوەلیدیش ئینستەڵیشنیان هەبوو لە ناو نمایشەکەیە و بە جۆرێک لە جۆرەکان هەر یەکەیان لەسەر کۆنسێپتێکی تایبەت بەخۆیان ئیشە کرد و دواتر ڕێخەر هەمویانی پێکەوە گریا بوو بۆی کە بە کۆی هەموو ئارتێستە کورد و عەرەبەکان کۆلێکشنێک بێ کە نمایندەی هەموو وڵاتی عێراق بکە لە ڕووی هونەری هاوچەرخەوە. تا چەند گرنگە هونەری فۆتۆگرافی لە ناو هونەرمەندانە یان لە ناو کارە هونەریەکانماندا باڵا دەست بێت؟ هونەری فۆتۆگرافی بۆ شێوازەی کە ئەگەر بابەتەکە وەکو دۆکۆمنتکردن بێ ئەمە بابەتێکی زۆر گەنگە چکە هونەری فۆتۆگرافی یەکێکە لە هونەرە هەرە دیارەکانی دنیای مۆدێرنە بەڕاستی و بەکارهێنان و بینەرێکی تایبەت بەخۆشی هەیە بەڵام لەوە گرنگترە کە هونەری فۆتۆگرافی چۆن بتوانین ئێمە بین پرۆژەیەکی پێ دروست بکەین یان چۆن بتوانین بیکەین بە میدیەمێ بۆ گەیاندنی کۆنسێپتێکی دیاریکراو. ئاکام زۆر سپاس کە ئەمڕۆ میوانمان بی ئەرکێشە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم هەمان پرۆژە لە ریاضەوە یان ئەگەر پرۆژەیەکی ترتان هەبێ لە ریاضەوە ئێمە لە کوردستان بیبینین و چاوەڕێیەکەین. زۆر سپاس بۆ میوانداریتان. سپاس.